هێشتا زیانەکیانی و مادێگەورەکانی لافاو یەخەی ئێرانی بەرنەداوە کە زیاتر لە 20 پارێزگای گرتوتەوە. ئەو وڵاتە ئەم جاریان کەوتووەتە بەرهێرشی ڕەوەکوللە و هەڕەشەی گەورە لەسەر و بڕە کشت و کاڵەشی دروست بووە کە دەستی لافاوی پێنەگەیشتووە. چەند هەفتەیە کە ژمارەیەک پارێزگای باشووری ئێران ڕوبەڕووی هێرشی کوللەی بیابانی بوونەتەوە کە بەرپرسانی ئەو وڵاتە دەڵێن لا سنووری وڵاتانی کەنداوە هاتوون بەتایبەتیش سعودیە و ئیمارات و عومان. ژمارە و خێراوی هێرشی ئەو جۆرە کوللەیە ڕووداوێکی کەموێنەیە و نیگەرانی گەورەی لای بەرپرسانی حکومی ئێران دروست کردووە. ئەوان ئاماژە بۆ دەکەن ئەم ڕەوەکوللەیە لە سنوورەکانی خلیجی فارسەوە بەرەو ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئێران ڕۆیشتووە و بەرهەمە کشت و کاڵیەکانی ئەو ناوچەی تووشی مەترسی جددی کردووە. بارپرسانی وەزارەتی کشت و کاڵی ئێرانیش دەڵێن هێرشی ئەم جۆرە کوللەیە زۆر مەترسیدارە و هەر جۆرە سەوزاییەک لە کشت و کاڵ و گیا و درەخت لەسەر ڕێگەیاندا بێت لە ناوی دەبن. و هجوم ملخ صحرایی به کشور عزیزمون هستش. بەپێی قسەی محەممەد ڕەزا دەرگاهی بەڕێبەری دامەزراوەی پاراستنی بەرهەمە ڕۆکیەکانی ئێران ئەم جۆرە کوللە بیابانیە لە مەترسیدارترین جۆری کوللەیە و بەهۆی بایەکی شێدارەوە هاتوون کە لە نیمچە دوورگەی سەعودیەوە بەرەو ئێران هەڵدەکات. بەڕێوەبەری دامەزراوەی پاراستنی بەرهەمە ڕۆکیەکانی ئێرانیش دەڵێ تا ئێستا 6 پارێزگەی خۆزستان و بۆشەهر و فارس و هۆرمزگان و کرمان و سیستان و بەلەجوستان ڕوبەڕووی هێرشی ئەم جۆرە کوللێ بوونەتەوە و ئەگەر کۆنتڕۆڵ نەکرێت ئەوە ئاسایشی خۆراکێران دەخاتە مەترسیەوە. بەپێی لێدوانی بەرپرسانی وەزارەتی کشت و کاڵی ئێران ئەم جۆرە کوللەیە لە ڕۆژێکدا توانای فرێنی 200 تا 500 کیلۆمەتری هەیە بە هەڵکردنی باش خێراییەکەی بۆ 500 تا 1000 کیلۆمەتر زیاد دەکات. بەپێی میدیاکانی ئێران 3000 هێکتار زەوی کشت و کاڵی کەوتووەتە بەرهێرشی کوللە کە تا ئێستا نزیکەی 1000 هێکتار زەوی لە کوللە پاکراوەتەوە. بەڕێوەبەری ڕوبەڕووبوونەوەی کارەساتە گشتیەکانی ئێرانیش دەڵێت 1000 کەس بە بەکارهێنانی پێداویستی تایبەت لە هەوڵی ڕوبەڕووبوونەوەی هێرشی ڕەوەکوللە بەردەوامن. دوایین هێرشی ڕەوەکوللە بۆ سەر کشت و کاڵی ئێران لە ساڵانی 1961 بۆ 1963 بووە کە زیانی گەورەی بە کشت و کاڵی ئەو وڵاتە گەیاندووە.